حەسەن و ڕەحال و شەمۆ سێ برای کوردی شەبەکن کە لە دەوروبەری مووسڵ نیشتەجێ بووبن و لە بەرەبەیانێکی زوودا سەرجەم ئەندامانی خێزانەکەیان کە ژمارەیان 12 کەس دەبوو لەلایەن چەکدارانی داعشەوە کوژران. ڕەحال کە برا ناوەندیەکەیە بەهۆی تەقینەوەی مینێکەوە قاچێکی لەدەستداوە. ئێستا ئەم سێ برایە لە بارێکی دەرونی خراپدا لە ژێر خێوەدا ژیان دەگوزارێن و چاوەڕێ دەکەن بە کۆنتڕۆڵکردنی مووسڵ جارێکی تر خانۆ ڕووخاوەکەیان بنیاد بنێنەوە و سەر لە نێ ژیان دەست پێ بکەنەوە. وەڵی خۆم وەکی باوچم وەکی دایچن هەر تربیەکە خۆم خێزانم و خۆیان برام ناتوانم نەڵێ برۆن و نازانم چی ئەمە برام هەمەکان برام نەوەڵە داعش کردیان بە عەرز و هەموو ماڵی خۆمان و پارەی خۆمان هەمووی ڕۆشتەوە. زۆرن ئەو منداڵانەی کە بەهۆی شەڕی نێوان چەکدارانی داعش لەلایەک و هێزە ئەمنیەکان و پێشمەرگا لەلایەکی تر بێدایک و باوک بوون، بەڵام تا ئێستا ئامارێکی فەرمی لە بەردەستدانە لەبارەی ژماری ئەو منداڵانە. سەرباری ئەوەش حکوومەت هەوڵێکی جدی نەداوە کاریگەریە دەرونیەکانی ئەو جەنگا لەلای ئەو منداڵانە بڕەوێنێتەوە. بە وەزعی چاوانە بەسە ڕێز عایلەیەکی مای شغل تشتێکی نینە هەموو کاتچن وهانو هەفژن بابا من عاقلێ وێ نەی تەمامەوەکە حال نەفسی ئالبالەیشکە بابیم هاتیە گرتن و یەکەی مای شغل نینەوە لە بەس ئامنیانی کاتچن ها بەس ئاف کوڕە. بە بڕۆی بەشێک لە توێژەرانی کۆمەڵایەتی پێویستە هاوکاری مادی و معنەوی منداڵانی پاشماوەی جەنگ بکرێت و گرنگی تەواویان پێ بدرێت بۆ ئەوی ڕزگارێن بێت لەو ئازارە دەرونیەی کە تێیدان. کاریگەریە شوێنەوارەکەی بەزەقی دیارە بەسەر مناڵانەوە شوێنەوارەکەشی ئەوەیە لە ڕووی کۆمەڵایەتیوە لە ڕووی پەروەردەی و لە ڕووی دەرونیەوە لە ڕووی ئابوووریەوە مناڵان ئەبنە قوربانی ئەو کاریگەری و ئەو ململانەیە کە ڕووەکاتە هەر وڵات و هەر کۆمەلگای. هەمیشە جەنگ بە درێژایی مێژوو کاریگەری خراپی لەسەر منداڵان دروست کردووە. ئاخۆ کەی شەڕی داعش کۆتایی پێدێت بۆ ئەوەی منداڵانیش لەو کاریگەریە دەرونیەی خراپەی کە تێیدان ڕزگاریان بێت. دیار جەمالێ نارتی، کەمپی عەربەت.